تیمەکانی ئەندازەی هاتوچۆ سەر بە بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر ئەمڕۆ لە فولکەی بازن لە شاری هەولێر کە ڕێگای هەولێر مووسڵیشی پێ دەڵێن هەڵساون بە چاکردنی هێڵی وەستانی ئۆتۆمۆبیل. بۆ نمونە پێشووتر ئۆتۆمبیلەکان لەم هێڵە دەوەستان، بەڵام نزیکەی 50 سانتیم تا مەترێک هێڵەکە دەبەنە پێشتر، ئەمەش ئۆتۆمبیل دەتوانێت لە پێشتر ئۆتۆمبیلەکەی بوەستێنێ. ئەمەشیان هۆکارەکەی ئەم کامێرانەی چاودێرین، چونکە ئەم کامێرانە گۆشەیەکی وەستاوی دیاریکراویان هەیە، بۆیە پێویستە ئەم هێڵە کەمێک بچێتە پێشتر بۆ ئەوەی کە تەواوی گۆشەی کامێرای چاودێریەکە بتوانێت کاری خۆی بە باشی بکە. هەر بۆیش تیمەکان ئەمڕۆ لێرە هەڵساون بە چاکردنی ئەم هێڵانە کەمێک لەمە بەر هێڵی ئەم بەری شەقامەکان چاکرد و ئێستاش ئەم هێڵە چا دەکەن و دواتریش شەقامەکە ئەم هێڵانێکە لە شەقامەکەدا هەن بە تەواوەتی نوێ دەکرێنەوە. لەگەڵ ئەندازیارەکەش قسەم کرد دەربارەی ئەوەی کە بۆچی تەنها ئەم هێڵە چاک دەکەن و هێڵەکەی دیکە چاک ناکەن، وتی بەهۆی ئەوەی کە ئەم ڕێگایە قەرەباڵغیەکی زۆری لەسەرە و هاوڵاتی شۆفێرێکی زۆر هاتوچۆی تێدا دەکەن، بۆیە ناکرێ شەقامەکە بۆ ماوەیەکی دوور درێژ دابخەین.